ئەو کچە جوانە قسەیەکی جوانی کرد ئەڵێ پیاوەکە دیندار بێ واللهی ئافرەت بەس ئیسفادە لە پیاوی دیندارەکات بۆ معلوماتتان بڕۆ دەمی ڕێکخراوە ئافرەتەکان بکەرەوە ڕێکخراوی ژنە پیاو زاڵمە پیاو دڵپیسە پیاو خراپەکارە پیاو لە ژن ناپرسێتەوە پیاو خائینە پیاو یەک کۆمەڵ سفەتە بۆ ڕیزەکە ئەم هەموو ڕێکخراوی ژنانە بۆ دروست بووە ئەزان بۆ چیشیان موشان سپۆرن جوابەکە لای خۆتانە چکە لە تەجروبەی ماڵی خۆیەوە قساکە ئەی بۆ ئافرەتی لەشک بەسەر و حیجاب و پاک و پیاوی ملتەزیمان نییە ژنەکەی سەنگەری لێ بگرێ بڵێ ڕێکخراوی ژنان و پیاوام لێیەکە پیا ئەو زوڵمەم لێیەکە بۆ چکە ئەم کە پیاوەکەی بەسەر خۆشیەتەوە یان ڕفیقەکانی هێنێتەوە ئەبێ مەزە و عەرەقەکەیان بۆ حازر کات بچێ دەرگای ژوورەکە لە خۆی داخات چکە ڕفیقەکانی دوای پەلامارمێن پیاوەکەشم تەڕاحێکە کەوتو ئاگای لە خۆی نییە سەرخۆشە نازانم چۆن خۆم شارمەوە لە ژوورەوە حتا بەیانی هەڵە لەرزم کە لە ماڵەوە بێ کە لە دەریشەوە بێ نازانی لە چ نادیەک و لە چ شەوچەرەیەک هاتوۆتەوە لەبەرەوە خەفەتی لێ خوات لەبەرەوە ئەم داخەی لە ئیعلام و لە ڕێکخراوەکانی خۆیان دەرەبڕێ بەڵام تۆ پیاوێک کە تەواو بوو لە ئیشەکەی ژنەکەی تەلەفۆن بۆ خێزانەکەی کاڵە ژنەکە ژانەوە تەواو بوو هیچمانەیە بۆ ماڵەوە بیهێنمەوە ئەوەی کە ڕۆژە پیایی کردووە ڕێک لە ماڵەوە دایانێڵەوە پارەی هەیە لە ماڵەوە ئەگەر پێویستی پێی بوو ئەگەر نادانێ بۆ لە قەومانێکە بۆ مناڵەکان با هەبێ لە ماڵەوە پیاوی مسلمان ئەوا مامەڵاکات لەبەرەوە ئیسلام ئەوەندەی لەسەر پیاو خوێندووە ئەبێت بەرامبەر بە ژنەکە ئاوا بیت هەر ئەو نەشی بەژن و تۆ کابێ بۆ پیاوەکە و ئاوا بیت لەبەرەوە سێم تەواوکاریەکە لە ژیانە خۆشەویستەکان